کردنە لەسەر کار و چالاکیەکانی ناوەندی و توێژینەوە پەرتوخانەی ژنی کورد بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم ناوەندە میوانداری بەڕێز هاتوو مەحسوومە برای مەحمەد ئەندامی دەستی دامەزرێنەرانی ناوەندی و توێژینەوە و پەرتوخانەی ژنی کوردمان کردو ێستا لە لامان ئامادەیە خاتوو مەحسوومە بەیانیت باش بە خێراتی. بیانی ئێوەش باش سڵای خی گەورەتان لەبێ سوپاس بۆ ئێوە کە میوانداریەکەی منتان قبول کرد. زۆر بە خێراتی سەرچاو بەڕێزت خەڵکی باڵەکایەتیشی. بەڵێ زۆر بە خێراتی سەرچاو پێمان بڵێم ناوەندە کارەکانی چییە؟ بینەران و بیسەرانی کەناڵە جوانەکەی کورسان نیوز سڵای خی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش من لە کەناڵە جوانەکەی ئێوەوە پیرازبای خۆم ئاراستەی هەموو ئەو ژنە تێکۆشەر و هۆزانوان و نووسرانە دەکەم لە هەر چوار پارچەی کوردستان کە دەستێکی باڵایان هەبووە لە نووسینەکان لە سەرمێژوژن کار و چالاکیەکانی ئەرشیف و دامەزراندنی ئەرشیف و ناوەند و توێژینەوەی ژنی کورد بۆ ئەوە دەگەڕێتەوە کە بیرۆکەکەی ساڵانێک کە ئێمە دەستەیەک لە ژنە بەربژێرەکانی هەر چوار پارچەی کوردستان دوای چەندین دانیشتن و هەوڵەمان دەبوون بڕیارماندا کە بۆشاییەک هەیە لە ئەرشیفی ژنی کورد بتوانین ئەو بۆشایی پڕ بکەینەوە بۆیە بڕیارماندا بە دروستکردن و کردنەوەی ناوەندێک کە تایبەت بێ بە ئەرشیف و توێژینەوەی ژنی کورد لە هەر چوار پارچەی کوردستان. ناوەندەکی لەکوێ بێ ئەو بەرەمانە چۆن کۆکەنەوە لیژنەتان دروست کردووە یان چۆنە؟ ناوەندەکەی لە چەقی شاری سلێمانیە بۆیە شاری سلێمانیشمان هەڵبژار لەبەرەوەی شاری سلێمانی ناوە هەرە گرنگ و جوانەکەی شاری ڕۆشنبیری و پێکەوە ژیانە کار و چالاکیەکانیشمان هەر لە ناو ناوەندەکە ئەبێ دەکەوێتە سەهۆڵەکە. باشە بابەتەکان چۆن کۆکەنەوە ئەم ئەرشیفخانەیە چۆن دامەزرێنن چۆن فراوانیەکان؟ سوپاس بەخوای گەورە ناوەندەکەمان دامەزراوە 24 شەش لە هۆڵی تەوار ناسێنرا 26 ناوەندەکەمان کە بینایەکە لەوێ کرایەوە بە ڕسمی ئیجازەشمانی فەرمیەتمانە بە ڕسمی لە حکوومەت یاریمی کوردستان ئێمە هەوڵمان دووبوومان سەرەتا ئەوە بوو کە بتوانین ناوەندەکە بنیاد بنین یاخو کتێبخانەکە بنیاد بنین دوای بەرەبەرە هەوڵمان ناوە هەتا حدێک ئەگەر زۆریش نەبێ کەمیەک لە دەستنووسەکان لە چاپراوەکان کە ئەو ژنانەی دەستیان هەیە لە نووسینە کانی بابەتی ژنە هەر نەک لە سەرژن بەگشتی لە بابەتە ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و تەرەفیەکانیشە ئەو بابەتانەمان هەتا حدێک ینی کەمیەک وە کردەوە لە کتێبخانێکی بسکۆلانەمان هەیە دامانناوە. باشە چیەکەن بۆی کە بیکەن بە ناوەندێکی دەوڵەمەند لە شارەکانی ترەوە طبعاً ئێمە پەیوەندیەکی لە پێش ئەوەی کە ئێمە ئیفتیتاحی بکەین یان ناوەندەکەمان بناسێنین پەیوەندیمان گرێداوە لەگەڵ زۆربەی ئەو ژنانەی کە شارەزان لە بواری ژناسیە یاخود لە کۆکردنەوەی مێژووی ژن بەگشتی پەیوەندیمان هەیە لەگەڵ بۆ نمونە هەر لە ڕۆژی ناساندنەکەیکردنەوەیکە کۆمەڵێک لە ژنانی ئەڵمانیا کەتەلۆنیا ڕۆژهەڵات ڕۆژئاوا ژنانی باشوور بەگشتی هەمویان تێدا ئامادەبوون لەبەری پەیوەندیەکەمان هەیە بەردەوامین و بەردەوامی شەبین. باشە لەگەڵ پارچەکانی تر پەیوەندیتان چۆنە؟ سوپاس بۆخوای گەورە پەیوەندیمان هەیە دەستەی دامەزرێنەرانی ناوەندەکە پێکاتوە لە دەستە بژێرێک لە ژنانی ڕۆژهەڵاتی تایە و باکووری تایە ڕۆژ ئاواشی تیانی کە ئەڵی هەر چوار پارچەی کوردستان هەر چار پارچەی کوردستانی تایە. باشە چەند ئەندامن دەستی دامەزرێنەر با بڵێن؟ ڕێژەکەمان جارێ دیار نییە و ناشمانەوێ زەقیکەینەوە بەڵام دەستە بژێرێکین لەو ژنانەی کە هەمیشە خەمخۆر بوون بۆ بابەتە ژنە خودناسینەکان ژنناسی لە مێژووی ژن و کۆکردنەوە بەرهەمەکانی ژنان. باشە ئەم ناوەندە دەرگاکەی کراوەیە بۆ کێ دەتوانێت سەردانی بکە؟ ناوەندەکەمان دەرگەی واڵایە ئێمە لە پێشوازی هەر کەسێکی کە بتوانێت لەسەر هەر بابەتێکی ژن بنووسێ یان نووسیوێتی ئێمە ئەوەنەش نەچوینە بابەتی ڕێگەزگەرایی کە بڵێن پیامان قبوڵ نا ئێمە پێشوازیش لە ئەو بران و سەر و ڕۆشنبیر و بەتوانایەنەکە ئەەکەین کە بتوانن هاوکارمان بن لە کۆکردنەوەی
زانیاری لەسەر ئەرشیف و بۆی بیکەینە بەڵگەیەک بەدەستمانەوە بێ لە کتێبخانەکەی خۆماندانین هاوکارمان بن بۆ دەوڵەمەندکردنی کتێبخانەکە. واتە و پیاوانشی کە لەسەر ژن نووسیانە بابەتەکانیان لایەوە پارێزراوە. بەڵێ ئەکید مەرامێکی ترمان هەیە کە ئەڵێ هەستمان بۆ کردووە کە بۆشاییەکێ فەراغیەک هەیە لە مێژوو هەر مێژووی کورد بەگشتی غدری لێکراوە تۆزێک ینی ناڕوونیەک نەحاڵیەکێ لە مێژووی کورد ئێمە ئەمانەوێ لێرەدا مێژوژنیش بە هەمان ڕێزگەدا نەڕوا بکەوێتە سەر ڕێزگای ڕاستی خۆی و لە ئەرشیفی تایبەتی خۆی بمێنێتەوە. ئێوە بەشی مێژووی ژنانە پارێزن پیاوانیش بابخۆیان خەمێکی خۆیان لەوە دڵنیا بن ئێمە چەند مەبسمانە مێژووی ژن بپارێزین مێژووی پیاوی کوردیش بە هەمان شێوەیە ئێمە نەکەوتینە نهاتوینێتەنە ئەو بابەتە کە فەرق و جیاوازیەک لە مابینی پیا و لە مابینی ژن بکەینە ئێمە هاوکار و تەواوکەری یەکترین. پارێستنەکە هەرەوەی لە کتێبخانێکدا بەرەمەکان دادنین یان نابێت لە ڕێگەی ئەلکترۆنی پارێزن. لە ئێستادا سایتێکمان هەیە سایتی ناوەندی ئەرشیف و توێژینەوەی ژنی کورد 1970 کتێبەکانمان بە ئەرشیف کراوە لەو سایتە. باشە کرێ بزانین چەند کتێبی تێدا ئێستا؟ نزیکەی 2000 بەرەو سەر 2000 کتێبی تێدا ئەوەی کە تایبەتە باش بە بواری ژن و مێژووی کورد مێژووی کورد. باشە پەیوەندیتان لەگەڵ ناوەندە ئاکادیمیەکان چۆنە؟ داواتان لێکردوونەوە بەرەمانی کە پێوەستن بە ژنان بۆ ئێوەی ڕەوانە بکەن ئێوەی لیاگەدار بکەن؟ ئێمە یەکێک لە داوەتنامەکان کە 2 ڕۆژ 3 ڕۆژ پێشی کە دابەشمان کرد گشتاندنمان بۆ کرد دابەشمان کرد بەسەر کتێبخانەکان ئەنستیۆتیۆکان ئەوانەی کە خەریکی نووسین و بڵاوکردنەوە لە بابەتە کۆمەڵایەتی و ڕۆشنبیر و زانستی و هونەریەکان هەر هەمویان پەیوەندیمان هەیە و داواکارین هاوکارمان بن بۆ سەرکەوتن و پێشخستنی ناوەند و ئەرشیف و توێژینەوەی ژنی کورد. باشە ئێوە لەوێ ڕۆژانە دادەنیشن یان بەڵێ ڕۆژان دیاریکراوتان ئێمە ڕۆژانە تا ئێستا لە بەرۆی لە 2000ەوە لە 2020ەوە ئێمە بیرۆکەی داڕشتنی 2020ەوە بیرۆکەی داڕشتنی خەرێکی بیرۆکەی داڕشتن بووین ڕۆژانش بەردەوامی لەو ناوەندە کۆبووینەتەوە و لەمە دوواش ڕۆژانە بە بەردەوامی لەوێ ئەمێنینەوە دەرگاکانمان واڵایە هەر کەسێک هەر ژنێک هەر پیاوێک کە مەبەستێتی سەردارمان کا بۆ ئاشنابوون بە ناوەندەکە بە کتوبخانەکە دەرگاکانمان واڵای و لە پێشوازیاندا ئەبین. باشە پرسیاری بکەم ژنان ئێستا چەندە لە بواری ژناندا دەنووسن؟ زۆربەی ژنان ئەوانەی کە چوونەتە بابی فێمینیستیەوە نووسینیان هەیە بەڵام هەتا حدێک زۆربەی من تێبینی بۆ هەر دوێنێ ژنێک پەیوەندی پێوەکرم تەلەفۆنی کردوتی من دوو کتێب مەرجەڕاوەتە سەر زمانی کوردی کتێبەکانینەوە دکتۆرە نەوال سعدایی بەڵام کتێبێکم هەر نەماوە. ئێمە ئەمانەوێ ئەو فەراغی کە لە مابینی نووسەری ژن و مێژوو ژن و ژنی کورد و مێژووی کورد هەیە ئەو فەراغە نمێنێ بتوانین هەموو ئەو بەرهەمە دەستی و زارەکی و بینراوە بیسراوانەی کە تا ئێستا کۆ نەکراوەتەوە ئەمانەوە کۆیکەینەوە لە ئەرشیفێکا لە کتێبخانەکەماندا بخینە بەردەست. باشە مەحسومە خان چەند داوکاری و کەسانە دەکەن کە کتێبیانی و ڕەنگە نەتوانن چاپی بکەن خانمێک ئێوە چی بۆ دەکەن؟ ئێمە لە بەرنامەماندا ئیشاڵڵا ئەگەر تەمەەن باقی بێ و ئەمنیەتی هەرێمی کوردستان بەرقەرار بێ ناوەندەکەمان فراوانیەکەین شوێنێکی تایبەتەکەین و بە چاپکردن چاپ و پەخشی خۆشمان هەبێت. بیرتان لەو کردوەوە چاپی بکەن. بەڵێ هەوڵمان بۆیا و ئیشاڵڵا بەردەوامیشە بێت. زۆر باشە کێشە و گرفتەکانتان چی لە ئێستادا؟ لە ئێستادا ئەوەی کە بۆ ئێمە کێشە و گرفتە داواکارم لە برایانمان لە خوشکان لە نووسەران لە مێژوو نووسانی کورد و ژن بە تایبەتی هاوکارمان بن لە ڕووی مادی و معنەوی. دەستان خۆش بێ ماندوو نەبن. لە کۆتاییدا شتێک ماوە کە بیڵێم کە فەراغێکی بۆ ئێمە دروست کرد ئێمە بە تەمابووین زووتر ناوەندەکەمان بکەینەوە و بیخینە ڕووبی ناسێنین بەڵام ژنێکی ئازیز و خوشکێکی خۆشەویستمان لە باکوور لەگەڵ ئێمە بوو ئیشار لە دەستی دامەزرێنەران بوو خوشکە ناگیهان ئاکارسەل بەداخەوە کە بە دەستێکی نائەزان تیرۆکرا ئەوە وای لێکردین کە دۆزێ دوابکەوین لێرەدا سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو ژنانە دائەنوێنم کە لە پێناوی ئازادی و ڕۆشنبیری و کۆکردنەوەی ئەرشیف و نووسین و
هەر بابەتێکی مێژووی کورد بێ شەهید کراون لە ئاستی باڵایان سەردانوێنم. سپاس بە ئامادەبوونە، دەستان خۆش بێ، ماندوو نەبن بە هیوای دەوڵەمەندکردنی ناوەندەکەتان. سپاس بە ئامادەبوون. زۆر سپاس بۆ کەناڵە جوانەکەی، سپاس بۆ یە کە منتان دەستنیشان کرد، منتان قبوڵ کرد، هیوای سەرکەوتنتان بۆ ئەخوازم. تەندروست بەخێراتی سەر چاو، زۆر بەخێر بێ.